ئەم شارە لە تاریکیەوە ڕووناکی هێنێ بۆ ماڵەکان لە قەیرانەوە کاری دەستە جەمعی ئەکەین بۆی بتوانین ئێمە کە وڵاتمان خۆشە بێت. لەو پەڕی بێهیواییدا و لە نێو قەیرانێکی قوڵی داراییدا کردنەوەی سەنتەرێکی تایبەت بە چاندنی مۆخ لە شاری سلێمانی هیوای بۆ هەزاران توش بوو بە نەخۆشیەکانی خوێن گەڕاندەوە. نەخۆشخانەی شەی شاسواری گەرمیان دەبێتە تەنیا نەخۆشخانە لە سەراستی عێراق و وەرێمی کوردستان کە بەڕووی توشبوانی تالاسیما و هەموو ئەو نەخۆشانەدا دەکرێتەوە کە پێویستیان بە چاندنی مۆخەیە. لەگەڵکردنەوەی سەنتەرەکەدا وەزیری تەندروستی هەرێم ئەنجامی سەرکەوتنی 7 نەشتەرگەری ڕاگەیاند کە پێشتر لە سەنتەرەکەدا کراوە. ئەم سنتەرە قۆناغی تری ماوە بەڕاستی ئەمە قۆناغێکی گرنگ بوو و بەرنامەمان هەیە کە بۆ ساڵی داهاتوو بتوانین لە مانگی دووە بە یەکجاری ئەم سنتەرە هەموو کارەکانی تەواوی هەرچەندە تا ئێستا 7 نەخۆش کراوە کە بە من پێم وایە ئەمە ئینجازێکی گەورەیە و بەڕاستی گرنگە بۆ کوردستان و بۆ سلێمانی و بۆ عێراق کە سنتەرێک بتوانێت لەم بارودۆخەدا لەم قەیرانی داراییدا لەم کێشانەدا کە بتوانێت جۆرێک لە چاندنی مۆخ بکات کە تا ئێستا لە ناوچەکە و لە عێراقا یەکەمە. لە قۆناغی یەکەمدا نەشتەرگەریەکان باوکاری تیمێکی پزیشکی ئیتاڵی دەکرێت، بەڵام لایەندەیەکی نزیکدا تیمە ناوخۆیەکان دەتوانن بەبێ هیچ گرفتێک بۆ هەمیشە نەشتەرگەری چاندنی مۆخ کێکێکە لە نەشتەرگەریە دەگمەنەکانی جیهان لە سەنتەرەکەدا بەسەرکەوتووی بکەن. ئێستا لە شاری سلێمانی 1200 مناڵی سەلەسیمیا هەیە کە ساڵانە ئێمە لەم سنتەرە ئەتوانین 100 مناڵ زەرعی مۆخی بۆ بکرێت. ئەم ساڵ تا نیهایەتی ساڵی 2016 10 مناڵ زەرعی مۆخی بۆ بکرێت. بەس حسابی کە مناڵێک کە لەسەر ئەرچی سەرۆکاتی حکومەت نردومانە بۆ هیندستان 57,000 دلاری تێچەواتە 5 هەفتەر و 7 وەرەقە بە قسەی دکتۆر لوقمان کە مدیری سنتەری سەلەسیمایە. لە لای خۆمان نزیکەی 150 وەرەقە بۆ 2 دەفتەری تێچێت کەواتە تا نیهایەتی ساڵی 2016 ئەگەر واز وەکو خزمەتیش باسیینەکەین نزیکەی 9 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی تەندروستی و حکومەتی هەرێمی کوردستان. تەنیا لارێمی کوردستان نزیکەی 3000 توش بوو بە نەخۆشی تالاسیما و بازاران نەخۆشی تر کە گرفتی خوێنیانەیە پێویستیان بە چاندنی مۆخە. لەمە دواشەم و ئەو کەسانە دەتوانن بەبێ هیچ گرفتێک لە ڕێگەی سەنتەرەکەەوە بەسەرکەوتووی نەشتەرگەریان بۆ بکرێت. بەڕاستی ئەمە ڕۆژێکی مێژوویە بۆ هەرێمی کوردستان بگرێت بۆ هەموو عێراق کە بۆ یەکەم جار بە فەرمی هەڵەسین بەکردنەوەی سەنتەری چاندنی مۆخ. ئێمە دەستمان کردو بە چاندنی مۆخ بۆ 7 نەخۆش لە خۆیانەوە یەکێکیش نەخۆشێک لە خوشکەکەیەوە کە ئەمە لە عێراق یەکەم جارە کەسێک مۆخ بەخشێ بە کەسێکی خۆی. ئەمە بەڕاستی دەستکەوتێکی مێژوویە بۆ گەلی کوردستان. پێشتر وەزارەتی تەندروستی هەرێم بە تێچوویەکی زۆر ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چاندنی مۆخە بوو ڕەوانەی دەرەوەی وڵاتی دەکردن، بەڵام لەمە دوا بەبێ هیچ گرفتێک نەشتەرگەریەکە لارێمی کوردستان دەکرێت. بەمەش باشووری کوردستان سەرکەوتنێکی تری لە بواری تەندروستیدا تۆمار کرد. ئەم نەخۆشخانەیە هیوا بۆ هەموو ئەو کەسانە دەگەڕێنێتەوە کە ماوەیەکی زۆرە لە چاوەڕوانی چاندنی مۆخدان لەمە دوا بەبێ پەنابردن بۆ دەرەوەی وڵات لە نیشتیمان و زێتی خۆیان بەسەرکەوتووی نەشتەرگەریان بۆ دەکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.